بەڵێ چاوان بەردەوام دەبین تەوەری کۆتایی بەرنامە تاوتێ دەبین هەڵبەتە ئەمڕۆ شەشەمین فستیڤاڵی بەهارە لە تاستوجە بەڕێوە دەچێت لەو فستیڤاڵەدا تەواوی ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە لە ژیانی ڕۆژانی هەر یەکێکمان پێویستە بوونی هەیە جا لە کەلوپەلی ناوماڵ لە خواردن لە کۆسمۆتیک تاوی ئەو بابەتانی کە بوونی هەیە هەڵبەتە لەم پێشەنگەیەدا هەوڵ دراوە نرخ لە بەرچاو بگیرێ بۆ هۆکاری و بارودۆخەدارایی کلیسا لە ناو هەرمی کوردستان بوونی هەیە و هاوکات جگەلەوەی کە کۆمپانیەکانی ناوخۆ بەشداریان کردووە لە چەند شوێنێکی دیکە وڵاتانی دەوروبەر بەشداری هەیە پێشنگایەکی نێودەوڵەتیە و بەشداری هاوڵەتی کۆمپانیەکان بوون هەیە جا تایبەت بە پێشنگەکە قسە و گفتوگۆ دەکەین بە بنیاداری زۆر بەڕێز شەوقی عومەر جێگری بەڕێوەبەری پێشنگای نێودەوڵەتی تاستوجە کە ڕاستەخۆ لە ئەستودیۆی بەیانی کوردستانی زە کاک شەوقی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی بەڵێ هەڵبەتا گەر سەرتا لە پێشەنگەکەوە بە شێوەیەکی گشتی ئەو کەلوپەل و پێداویستیانی لە پێشەنگەکەدان چی لە خۆ دەگرێت و چەند کۆمپانیاش بەشداری کردو و ئیچ ناوچەیەکن ژماری کۆمپانیەکان زیاد لە 100 کۆمپانیایە و لەبارەی ئەوەی کە چۆنچۆنی دابەش بوون بەسەر زۆربەی شار و شارۆچکانی عێراق و هەرێمی کوردستاندا و لە زۆربەی پارێزگاکان و بەشدار بوو هاتوون بۆ ڤیستیڤاڵەکە وەکو ئامادەکاریەک بۆ بەهار و نەورۆز و مانگی پیرۆزی ڕەمەزان چونکە ئێمە ئەزانین ماڵی کورد و بازاڕەکان لەسەر بنەمای خواستی ماڵەکان و هاوڵاتیان کەلوپەل و مەوادەکان ئامادە ئەکەن ئێمەش بەرەو ڕەمەزانە چین و هەروەها لەگەڵیا بەرەو مانگی نەورۆزە چین کە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆنەکانی نەورۆز و سەری ساڵی کوردیش کۆمەڵێک پێداویستی خۆی هەیە بۆ ئەم ڤیستیڤاڵە ئەوە لەم ڤیستیڤاڵە ئەوە لە بەرچاو گیراوە کە سەرجەم پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان چ لە بابەتی خواردن بێ چ لە جلوبەرگ بێ چ لە کەرەستەی ناوماڵ بێ چ لە پاکەرەوە بێ یان بابەتی ئارایشی یان جلوبەرگ هەیان هەتا خۆراکی کوردەواری و کۆمەڵێک بابەتی ترکە پێداویستی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانن لە ڤیستیڤاڵەکە بەردەستێت بەڵێ ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لە فستیڤاڵ لە پێشانگەکەدا کردووە کۆمپانیای ناوخۆی ناخۆی کۆمپانیای دەرەکی و بنەمای بەشداریکردنیشیان لە پێشانگەکەدا چییە؟ کۆمپانیەکان دابش بوون بەسەر سێ دەستەیە بەشێکیان کۆمپانیا بیانیەکانن هەندێکیان براندی عالەمین بۆ نمونە کۆمەڵی کۆمپانیا هەن لەقیان لە وڵاتانی ئەوروپی و وڵاتانی عەرەبی وڵاتانی دراوسێ هەیە لە عێراق و هەرێمی کوردستانیش لەقیان هەیە ئەو کۆمپانیا هاتوون خزمەتگوزارەکانیان پێشکەشەکەن لە پاڵ ئەمانەیە کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆیی باش کە بەروبوومی ناوخۆیان هەیە یان کارگەن و لە کوردستانان کەلوپەل بەرهەمەهێنن ئەمانیش بەشدارن لە پاڵ ئەمانیشە کۆمەڵێک ئیشی دەست کە ئیشی کۆمپانیان نیە ئیشی کارگەکان نییە بەڵام ئیشی دەستڕنگجینیە خواردنە جلوبەرگە بابەتی کۆزمەتیک و ئارایشە دەستڕنگجینی خانمان و پیاوانە ئەمانەشی تایە کۆمپانیەکان و بەشدار بکەن باشە هەڵبەتە وەک ئەوەی باست کرد جگە لە کۆمپانیا ناوخۆکانی و جگە لەو کەسانی کە دەستی کاری ناوخۆین لە فستیڤاڵ پێشەنگەکەدا بەشدارن و هاوکات لە کۆمپانیای بیانیش بەشدارە ئەم بەشداری بوونە ئەم تێکەڵکردنە تا چەندە هەلی کار فراوانتر دەگات یا تا چەندە کاریگەری دەبێت لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی لەسەر کۆمەڵێک بنەمای زۆر ورد دامەزراوە کە ئەو جوڵەیە لە بازاڕ دروست ئەبێت هەر جوڵەیەکی بازرگانی کە لە بازاڕ دروست ئەبێت لە خۆڕایی نەهاتووە کاتێک کاڵایەک لە بازار فرۆشی زۆرە یان فرۆشی کەمە یان جۆرە کاڵایەک خواستی لەسەر نامێنێ لە ناکاو یان هەندێک کاڵا نرخی بەرزە بێتەوە یان هەلی کار زۆرە بێ لە ناکاو خەڵکیڵێ ئێستا دۆخ باشترە یان لە ناکاو هەلی کار نامێنێ ئەمانە پەیوەندیدارن بە کۆمەڵێک هاوکێشەی ئابووری وردەوە ئاڵۆزەوە کە دیتێڵی زۆرە وردەکاری زۆرە ئەم جۆرە پێشانگایانە بەشداریەکی سنووردار بەڵام مەحقول باشیان هەیە لە دروستکردنی جوڵەی بازرگانیە بەشدارێکە لەسەر چەند ئاستێکە یەکێک لە ئاستەکان ئاستی کۆمپانیەکانە واتە کۆمپانیایە کاتێک ئەزانێ ڤیستیڤاڵێکی نێودەوڵەتی گەورەی لەم جۆرە هەیە و چەند مانگێک پێشووتر پێی ئەوترێ خۆی بۆ ئامادە ئەکا بۆ نمونە ئەزانێت لەم پێشانگەیە دەیان تۆن لە فڵانەمەوە دەفرۆشێ 1000 پارچە لە فڵان شت دەفرۆشێ ئاچێ پێشتر ئامادەی بووەکە ئەوەی کە لە دەرەوەی هێنە زووتر ئۆردەرەکە ئەوەی کە لە ناوخۆیان دروستێکە کارگەکان زووتر ئامادەکاریەکە کە ئەو دەستی بە ئامادەکاری کرد ئەم جوڵەی ئەگوازرێتەوە بۆ ناو بازاڕ هەلی کارە ڕەخسێنێ مادەی خامی پێویست ئەبێ کرێکارەکانی زۆرتر ئیشان دەست ئەکەوێت
و کاتێکیش پێشانگاکە دەست پێکاوەکو ئێستا لە هەفتەیەک بەر لە پێشانگاکە و تا کۆتای هاتنی پێشانگاکە کۆمەڵک هەلی کاری کاتیش ئەگەرچی کاتیش بێ بەڵام بژانەوەیشی کەم هەڕوو کاتە بازار بەحکمی ئەوەی کۆمەڵک لە کۆمپانیەکان متەرجمیان پێویستە، کۆمەڵک لە کۆمپانیەکان هاوکاریان پێویستە، کۆمەڵک لە کۆمپانیەکان کرێکاری تریان پێویستە، هەندێکیان فرۆشیاریان پێویستە بۆ ناساندنی بەرهەمەکانیان بە سەردانی کارانی پێشانگاکە. لەبەرەوە لەسەر دووسێ ئاست پێشانگاکە هەلی کار و جوڵە دروستەکە، چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لەسەر ئاستی شاری سلێمانی. لە ڕووی دەرخەوە پێشانگاکان نرخی کلوپەلەکانی چۆن لێستا دەوت زانین کە دۆخی ئابووری تا ڕادەیەک باش نییە، کێشەی موچۆ بە بەردەوامی کێشەی نەبوونی پارە هەیە لە بازاردا. لە ڕووی نرخەوە نرخی کلوپەلەکانی نوێ پێشانگاکە چۆنە؟ نرخی پێشانگاکان خۆی پێشانگا لە پێناو چەند ئامانجەکە ئەکرێتەوە. ئەو مەبەستانی کە پێشانگایەکی بۆ ڕێک ئەخرێت کۆمەڵک ئامانجە، کۆمەڵک مەبەستە، هەندێک لە مەبەستەکان دوورمەودایە و هەندێک لە مەبەستەکان کورتمەودایە، مام ناوەندمەودایە. یەکێ لە ئامانجە سەرەکیەکان ئەوەیە کە ئەو کەسە لە وڵاتێکی وەکو ئێران، تورکیا یا لە خواروی عێراقەوە هاتووە تەنانەت کۆمپانیایەکی ناوخۆیشە کەلوپەلێک بەرهەمێکی هێناوەتە پێشانگاکە زۆر بیری لەوەیە ساغی کاتەوە بیفرۆشێ، بەو مانایانە لە کۆڵی کاتەوە، بەو مانایی مەبەستێتی کە هەر هاتووە بیکا بە پارە. ئەمەش هاندەرێکە بۆ ئەوەی بیر لەوە بکاتەوە بە نرخێکی گونجاوتر بیفرۆشێ. هاوڵاتیش ئێستاکە زۆر بەمان بە حکمی ئەوەی بەردەوام لە وەکو بڵێ وردەکاری وردبوونەوەیان لەوە کە نرخی چ شتێک بەرز بۆتەوە دابەزیوە، زۆربەی خەڵکی ئاگەی لە بابەتی نرخەکانە بە تەواوەتی لە گرێبەستەکانمانە ئێمە ئاماژە بەوە کراوەکە هیچ کەسێک بۆی نییە لە سەروی نرخی بازاڕەوە بفرۆشێ و هەر کەسێک بەلوکو گرێبەست بە بەشداربووەکانمان واژۆ کردووە کە هەر کەسێک بیر لەوە بکاتەوە لە سەروی نرخی بازاڕەوە بفرۆشیان گرانکاری بکە بلاکلیست دەکرێت بۆ چالاکیەکانی داهاتوو ڕێگری لێکرێت و ئاڕاستی لیژنەکانی قایم قامیەتیش ڕەنگە بکرێت بۆ لێپێچینەوە. باشە لە ڕووی کوالێتیەوە هەم کاڵاکان هەم ئەم خواردن و شمەکانی کە لەوێ بوونیانەیە تا چەندە لەبەر چاوگیراوە؟ بابەتی کوالێتی وەکو دەسەڵاتی ئێمە نییە، ئێمە ئۆرگەنایزەرین، ڕێکخەری پێشانگاکەین، ڕێکخەر لە دەسەڵاتیایەتی کۆمەڵێک ئیجراعات بکە، بەڵام هاوکات لەگەڵ ئێمەیە کۆمەڵێک لیجانی تریشکە بۆ دڵنیاییدان بە هاوڵاتیان لێرەوە ئەیڵین لەگەڵ ئێمەیە کارەکەن، کاڵم لەگەڵ ئێمە تیمی ئێمە نین، بەڵام شان بەشانی ئێمە ئیشەکەن، بەردەوام لیژنەکانی قایم قامێت لە گەڕانن، بەردەوام ئاسایشی ئابووری لە وردبوونەوەیە بزانێ لە بابەتی نرخ، لە بابەتی کوالەتی، لە بابەتی بەسەرچوون، لە بابەتی ئیستیغلالکردن، لە بابەتی تەزویرکردنی ناوی براند و مارکە و شتەکان بە بەردەوامی کۆمەڵێک لیژنەی تر و لەسەروی هەموو ئەمانەوە خواست کات کەسێک کە کاڵایەک ئەکڕێ زۆر وردەبێتەوە لەوەی شتێکی باش بکڕە، شتێکی کوالتی باش بکڕە، شتێکی خراپ نەکڕێ و دووچاری هەڵخەڵەتاندن نەبێتەوە. زۆرترین کاڵەش بگەکان چین لە پێشانگاکەتە بۆ نمونە خواردنی دەستی و کەلوپەری کوردەوار ئەم شتانەمان باس لێوە کە شتێک هەیە کە لە پێشانگاکەدا نمایش کرا بێت خەڵکی نەتوانێت بە ئاسانی لە شوێنەکانی دیکۆ دەستیان پێ بکە تایبەتی بۆ کۆمپانیا بیانەکان ڕەنگە هەندێک کاڵە و شمەک هەبێت لە دەرەوە هەبێت ئۆردەرکردن یاخود هێنانی بۆ کوردستان بڕێ گران بێت بە زەحمە بەدەستی کڕیار بکات. شتی وا لە پێشانگاکەتانە بەردەوام لە بابەتە ئارایشتیەکانە، لە بابەتی جوانکاریە، لە بابەتی جلوبەرگە، لە بابەتی خاوێنکەرەوەیە، لەم بابەتانەیە بەردەوام براندەنوێکان خۆیان کێبڕکێەکەن لەسەر ئەوەی بێنە ئەو بازاڕە نوێیانەوە کە پێشتر هەنگاویان بۆ نەناوە. ئەمە یەکێکی ترە لە وردەکاریانەی کە لە ڕووی ئابووریەوە زۆر ئیشەکە ئەبینیت کۆمەڵێک لەگەڵ هەر چالاکیێکی ئابووریە کۆمەڵێک مەواد دێتە بازاڕەوە. ئێستاکە تۆ کۆمەڵێک لە ماڵەوە کۆمەڵێک خاوێنکەرەوە بەکارهێنی منەزیفات یان کۆمەڵێک خۆراک بەکارهێنی 5 ساڵ یا 2 ساڵ پێش ئێستا ئەمانە بەکار ناهات، هەر لە پێشانگاکی لەم شێوازەوە هاتوۆتە بازاڕەوە، جا چ خواردن بێ چ جلوبەرگ بێ یاخود ماوادی پاکەرەوە بێ یان کەرەستەی ناوماڵ بێ، براندی نوێی کەرەستەی ناوماڵ بەردەوام لە کێبڕکیان بۆ ئەوەی بتوانن بازار بەشێک لە بازار بۆ خۆیان بەدەست بێنن. بیرم نەچێت لە پاڵ چالاکیە ئەمساڵ لە بڕووی ئێمە لە پێشوازی نەوڕۆزین ئەمە حەزەکەم لێرە ڕوونکەمەوە لە پاڵ چالاکیەکەیە کۆمەڵێک چالاکی هوەری و کولتوری جوان ئەمساڵ بەڕێوە ئەچێ، کۆمەڵک گروپی مۆزیک و هەڵپەڕکێ کورد و لوڕ و نەتەوەکانی تر لە ئێران و لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەشدارە بن لەگەڵمانە لە ڕۆژانی پێشانگایە بە بەردەوامی چالاکی هوەری پێشکەش ئەکرێ بۆ ئەوەی هاوڵاتیەتە ئەوێ هاوکات لەگەڵ بازاڕیکردنەکە کەشێکی خۆشیشی بۆ بڕەخسێ، کەشێکی تەرفیهی کار بەسەربردنی بۆ بڕەخسێ، هەم ماندوو نابێ هەم شتێکی جیاواز ئەبینێ
لەوەی کە تاوەکو ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە هەبووە لە پاڵ ئەمەیە ئەگەر ڕوخسەت بێ یەک وردەکاری تریش گرنگە ئێمە بەردەوام کە ئەچینە بازار ڕوومۆڵەکان ئەچینە شوێنەکان بۆ شتکڕین چەند گرفتێکمان هەیە یەکێک لە گرفتەکان گرفتی کەش و هەوایە تۆ دی لە پێشانگای لە کەشوهوایەکە بازاڕیەکەی کە بە تەواوەتی وەکوم ستۆدیۆ لە ڕووی گەرمی و ساردی و نەبوونی باو بۆران و سەلامەتی خۆت و ئۆتۆمبیلەکەت و ئەوانەوە هەموو شتێک دابین کراوە شتێکی تر کە زۆر گرنگە و بەردەوام خێزانی کورد کێشەیەتی بابەتی مناڵە کاتێک هاوڕێ لەگەڵ مناڵەکان ناچن بۆ بازاڕیکردن بە تایبەت دایک و باوکەکانەوانی مناڵیان هەبێ و مناڵەکان تەمەنیان 10 ساڵ و خواردتر بێت کێشەیە لەوێ شارێکی یاری بچووک دابین کراوە بۆ مناڵەکان بۆ ئەوی دایک و باوکەکە خەریکی بازاڕیکردنی خۆی بێ خەریکی ئیشوکاری خۆی بێ مناڵەکانیش لەوێ خەریکی یاری خۆیان ئەمە چەند خولێکی پێشانگاکە لەسەرێک بەردەوامی هەیە بە گوێری ئەو خولانەی بێبەشتردا کراوەتەوە فیدباکتن لای خەڵکی بۆ هاتۆتەوە یاخ بەشاتە لە شوازەکان خەڵکی داوای جۆرە کەلوپەلێکی تایبەتان لێ کراوە بۆی کە بتوانێت پێشانگاکانی داهاتوودا نمایشی بکەن و لە پێشانگایەتە جێتان کرد بێتەوە هەر بوونی خولی شەشەم و خولی پێنجەم دلیل لەسەرەوەی خولەکانی یەکەم و دووەم و سێیەم چ لەلایەن کۆمپانیەکان و چ لایەن هاوڵاتیانەوە وەکو بڵی قوبول کراوە پەسەند کراوە خواستی لەسەر بووە وەلێ ڕازی بوون ئەجینا جارێک دوانسیان ئەم چالاکی ڕێک بخرێت جارێکی تر خەڵکی نایەتەوە لەوێ پارە سەرف کات و هیچ فیدباکێکی ئەوتۆ وەرنەگرێ لەو ڕۆوە هەر خۆی بوونی هەنگاوی شەشەم تۆ هیچ کاتێک ناچیتەوە 6 جار ناچیتەوە بۆ ڕێستۆرانێکنان بخۆی ئەگەر جاری یەکەم و دووەم و سێم خواردنەکانت بەدڵ نەبوو بێ و کۆمپانیای ئەتڵەس ئەسیل لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئێمە داهێنەر و ڕێکخەری ڤیستیڤاڵین ئێستا لە کۆمەڵک شار و شارۆچکەی تر تەنەت لە ناوەڕاست و خواروی عێراقیش و لە هەرێمی کوردستان لە شار و پارێزگاکانی تر بەردەوام ڤیستیڤاڵ ئەکرێتەوە بەڵام دوای ئەو هەنگاوانە بوو کە بە فعلی ئێمە توانیمان لە 2010 تاوەکو ئێستاکە بەبێ بچڕام ئەمە بەس بەهارەکەی خولی شەشەمێتی جینامێ ڤیستیڤاڵی بەهارمان هەیە بازاڕی پێشانگامان هەیە و چەندین پێشانگایتری پسپۆڕیمان هەیە کە هەگەموو ئەوانە بخیتە سەرێکەکان نزیکەی زیاد لە 20 چالاکی تاکو و 25 چالاکی ئابووری و بازرگانی ئەو بۆ خۆی فیدباکە کە ئەم پرۆسەیە ئەم کارە توانیوێتی 6 ساڵ بەردەوامی بەخۆی بدا و ئێستا خولی شەشەم بەڕێکە بەرەو حوتم باشە کاک شەوقی هەڵبەتە لەم جۆرە فستیڤاڵ و پێشنگایانەدا هەم بازرگانی ناوخۆ هەم بازرگانی دەرۆبەرێک دەکەون ئەم ئاڵوگۆڕی بازرگانیت یاخود ئەم پێشنگایانە تا چەندە کاریگەری دەبێت لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی بازرگانانی ناوخۆی هەرێمی کوردستان کۆمپانیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بابەتەکانیان بنێرنە دەرەوە یاخود ئەگەر فستیڤاڵێکی هاوشێوە پێشنگەیەکی هاوشێوە لە وڵاتانی دیکە بکرێتەوە بازرگانەکانی خۆمان بەشدار بە خۆشحاڵیەوە ئەگەر ئێستاکە سەرنج بدەن گەورە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بە بەردەوامی لەگەڵ ئێمە بەشدارن لە پێشانگای نێودەوڵەتی بەغداد کە لە 20 وڵاتەوە 800 کۆمپانیا تا 1000 و خولی ڕابردووتر 1200 کۆمپانیا تیا بەشدار بوو لە پاڵەو هەموو گەورە کۆمپانیانە لە وڵاتە بەناوبانگەکانی جیهانەوە نزیکەی 20 تا 50 کۆمپانیای هەرێمی کوردستان لە بەغدا بەشدار بوونە و ئێستاکە بۆ نمونە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بێگومان کورساتیش وەختی خۆی تیشکی ئەبێ خستە بێتە سەر ئەچنە گۆڵفود ئەچنە پێشانگەکانی فرانکفۆرت ئەچنە دووبەی ئەچنەوە هیچ ئێران و تورکیا وڵاتانی دراوسێ زۆر ئەچن بەڵام ناوخۆی هەرێمی کوردستانیش بە باشی ئەو پرۆسێ چوەتە پێشەوە هەم کاڵای کوردی و هەم مادەی خامی کوردی بە بەردەوامی لە چوونە دەرەوەیە بەڵام لە ئاستێکی سنووردارە لەو بابەتانەیە کە زیاتر پێداویستی ژیانی ڕۆژانن لە ناوەڕاست و خواروی عێراق دەست ناکەوێت یا لە وڵاتانی تر بەو کوالەتیی هەرێمی کوردستان بۆ نمونە هەنگجوین تو بۆ نمونە کۆمەڵک لەم شتانە هەن بەردەوام هەر کەسێک لێرەوە ئەڕا لە بەغا لە وڵاتانی دراوسێ ئیفرۆشێ بەس تەنها بە مەحزی ئەوەی ئەزانی هەرێمی کوردستانە خواستێکی جیاوازی لەسەر لە پێشانگای نێودەوڵەتەکان هەوڵتانیەوە پێشانگای لە پێشانگەکانی دیکە جیاواز بێت و بەچی جیاواز ئەبێت و پێشبینیتان بۆ هاتنی کڕیار بۆ هاتنی خەڵکی بە پێشانگاکەتان لە ساڵدا چۆنە پێشانگاکان بۆی لە چاو خولەکانی پێشووترە جیاواز بێ یەکێک لە ڕێکارەکان ئەوەیە کە ئێمە بەردەوام بلاکلیستمان هەیە چۆن بەردەوام هەوڵ دەین کۆمپانیای نوێ بێنین بەردەوامیش هەوڵ دەین ئەوەی لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی بابەتی ترەوە سەرێشە بوو بۆ خۆی و بۆ کڕیارەکان بلاکلیستی کە نێڵین ساڵێکی تر بەشدار بێتەوە لەگەڵمانە ئەم ساڵ لەم هەنگاوەیە
زۆر جددی و مکڕ بووینە لەسەر ئەوە و بە دڵنیاییەوە لە ماوەی ئەم دەڕۆژەیە کە ئەمڕۆ یەکی سێیاکرێتەوە هەتاوەکو دەی سێ بەردەوامە بێ و هەموو خەڵکی بە تایبەتیش خانمەکان باشتر لەمە تێگەن زۆر باش خۆمان ئاماداکەین بۆ بەهار وەلەوە باشتر خۆمان ئاماداکەین بۆ مانگی ڕەمەزان و سەلاجە و موجەمیدە و چێشتخانەکانمان ئاخرین بۆ پێداویستیانە و خانمەکان خۆیان ئاماداکەن بۆ بەهار و خواردنی کوردەواری و ئێوارانی ڕەمەزان لە ماوەی ئەم دەڕۆژەیە بە دڵنیاییەوە دەیان هەزار سەردانی کار لە شار و شارۆچکانی تریشەوە سەردانی پێشانگاکەن بۆ ئەوەی هاوڵاتیان بزانن ئێستا جاران پێشانگا لەسەر لە بەیانیەوە هەبوو ئێستا لە یەکی دوانی ڕۆ ئەکرێتەوە هەتاوەکو سەعات دەی شەو بەردەوامەوە تا هاوڵاتی توانێت کاتێک بێ بۆوێ ژەمە خواردنەکەی نیوەڕۆی یا ژەمە خواردنەکەی ئێوارەشی بێنێتە ئەوێ لە جیاتی ئەو خواردنە دووبارانە بێت خواردێکی کوردەواری لە پێشانگا بخۆ بازاڕێکەشی بکات. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز شەوقێمەر جێگری بەڕێوەبەری پێشنگایی نێودەوڵەتی تاسووجە سپاس بۆ بەڕێز زۆر بەخێر بکات شەوقێن.